میدیای کورسات وەک کاری هەمیشەیی کە بە کاری خۆی زانێ بە ئەرکی خۆی زانێ کە هونەرمەندان بەسەر بکاتەوە بە تایبەتی هونەرمەندانی کە جێپەنجەیان دیارە لە هونەری کوردیا و ساڵانێکی زۆر خزمەتی هونەری کوردیان کردووە. هەر بۆ ئەو مەبەستە کورسات دەستگای میدیای کورسات یان تیمێکی تایبەتی دەستگای میدیای کورسات سەردانی چەند هونەرمەندێکیان کرد. با پێکەوە بینەری بین. زۆر بەرزدەی نرخێنم ڕاستی کورسات ماڵی هەمووان بووە هەمیشە یەکێک بووە لە کەناڵە جوانەکان. من ساڵانێکی زۆر لەوێ کارم کردووە، یادگاریەکی زۆرم هەیە لەگەڵ یەک بەیەکی هەموو کارمەندەکانی ئەوێ. بەڕاستی پێزانم زۆر سوپاسدانەکەم. ئەو پرۆژەیە فێستیڤاڵێکە بە ناوی ئیمپالس فێستیڤاڵ، فێستیڤاڵێکی ئینتەرنەشنەڵە لە ساڵی 90ەکانەوە دەستی پێ کردووە. ساڵانە نزیکەی 10-15 کۆمپۆزەری نوێ بانگێشتەکەن، چەندین ئۆرکسترای بەناوبانگی ئەڵمانیا بەشداریەکە. ئیدی ئەم ساڵ خۆشبەختانە کارەکانی منیان قبوڵ کرد، منیان بان کرد. دوو کارم بۆ نووسیون، کارێکیان بە تایبەتی بۆ ئەوان تازە نووسیم لەسەر داوای خۆیان بۆ سۆلۆی چەلۆ لەگەڵ سترینگ ئۆرکسترا، ژەنیارێکی خانمێکە گەلێ بەناوبانگە ئەو سۆلۆکانە ژەنێت. 6 پارچەی بچووکە کە هەمووی 15 دقەیە. ڕۆژی 8 لە ئەڵمانیا لە شاری هالە ئەو کۆنسەرتاکرێت. 3 ڕۆژ ڕاهێنانی تیاکەن. من خۆم لێ وابزانم ڕۆژی شەمە سەفەرەکەین من و هاوسەرم. ئیدی ئەو کۆنسەرتێکی زۆر تایبەتە بەڕاستی. کۆنسەرتی دووەمیش چکە فێستیڤاڵەکە نزیکەی مانگ و نیوەیەکە، وابزانم 14 کۆمپۆزەریان داوەت کردووە لە 9 وڵاتی جیاوازەوە. ئەم ساڵ کوردستانی عێراقیشی تایە کە من خۆشحاڵم. کۆنسەرتی دووەم پارچەیەکی کەیە پێشکەشەکەن بۆ ئۆرکسترایەکی گەورەیە فول هارمۆنیکە، نزیکەی 85 کەسە ئۆرکستراکە. جا من کارێکم نووسیوە بە ناوی باخی یەزدان، خەیاڵێکی تر موزیکی هەمووی موزیکی کوردیە، میلۆدی کوردی، ڕیتمی کوردی، مەقامی کوردی، هەموو پێکاتەکانی موزیکی کوردی و خەیاڵی خۆم تەوان. ئیدی بە جۆرێک کە لەگەڵ زمان و تەکنیک و ئاستی ئەم ڕابگونجە. بێگومان ئەمە زۆر گرنگە بۆی ئاگامان لە دنیا بێچی ڕۆیە. کێشەی گەورەی نەکرد هونەرمەندی کورد، هەموو سیاسەکانی کورد، هەموو کەسێکی کورتەوە نازانی لە دەرەوە چ باسە. ئەگەر لە ناوە چەند گرنگ بین نرخێکی ئەو تۆی نییە، ئەبێ ئاگامان لە تەکنیک و دنیای دەرەوە بێ. بۆیە بۆ من ئەم فێستیڤاڵە زۆر گرنگە بەڕاستی. ئەو پارچەی دووەمیش کە نووسیومە بەشێکیم لە خوێنی دکتۆراکەم نووسی لە ساڵی 2010. ئەو کاتە لەو کاتەوە چاکسازیم تێکرۆی ناوبەناو نەشمەزانی کە ئەم دەرفەتە ئەبێت. ئیتر خواوە ڕێکی خست و سپاس بۆخوا ئێستا پێشکەشەکەن. یعنی ئەو پارچەی نزیکەیە توان بڵێن 15 ساڵە خەریکیم. چەند ڕۆژی پێش ئێستا باش نەبوو، بەس ئێستا باشم، ئەتوانم بچمەوە ناو کۆمەڵ. وەڵا من دایمە حازرم، بەڵام ئیتر ئەگەر ئیشەکەم بەدڵ نەبێن نایکەم، ئەبێ هیچ نەبێ بەدڵ بێ. تەجروبەیەکی وەنەمان هەیە ئەداین چ ئیشێک لای خەڵک مەرغوو بە و خۆشەویستە ئێمە ئەوەکە یا ئەو گرفتانەی کە هەیە بتوانی تا ڕێژی کەیت و جوانیکەی. بە ماڵی خۆمان نێزانین یەکەم ئیش و هەموو کارێکی هونەری ئێمە کە دەستی پێکردوە لەوەی دەستی پێکرد. و دەستگایە بتوانی ئێمە بە هەموو دنیا بناسێنێ.
ئەمە خەرداری ئەو دەستگایی هیوادارم هەر لە پێشکەوت نابێت. کورسات دروشمێکیەیە ماڵی هەمووانە کە ماڵی هەمووان بوو معناوێ منیشی بەرەکەم و هەموو نەروەندانیشی بەرەکەوێ. ئەمە دیاردەیەکی زۆر جوانە، زۆر پیرۆزە، دەستان خۆش بێ، بەڵام با هەر فەنانەکان نەبن، وەلای نووسەر هەیە، مۆسیقی هەیە، کەرپەنانە، زانای ئاینی هەیە، پیاو ماقوڵانی ناوشار هەیە، هەموو ئەوانە کە تاریخی سلێمانیان دکتۆر زەروری سەردانیان بکەن، چونکە ماڵی هەمووانە. زۆر بڕۆ بێژارانە ئەو ئەوانی کە بەرنامە لە تەلەڤیزیۆنەکانی کەینەکەن هەمووی لێوە پێگەیون، لە کورساتەوە پێگەیون. واتە کورسات ئەتوانم بڵێم داینەمۆی هەموو ڕاگەاندنەکانی کوردستانە. ئاوا من تەماشای کورسات دەکەم، ئەواش دەستمان پێکردەوە، ئینشەڵا بەردەوامیشە بێ بۆ گەورەتر و گەورەتر و گەورەتریش.